گەڕانەوە سڵاوتان لێبێت هەمیشە شوێنە کللتوری و کەلەپوریەکان تەنیا شوێنێک نین بۆ پاراستنی پارچە کەلەپوریەکان و لە هەمان کاتە مانەوە و هێشتنەوەیان بە زیندوێتی بەڵکو شوێنێکیشە بۆ کۆکردنەوەی تەواوی خاو خێزان و خانەوادەکان و هاوڕێیان و دۆستان و گەشتیارانی ئازیزیش یەنە ئەم جێگە جوانە کاتێکی خۆش بەسەرەبەن و لە هەمان کاتە پەیوەندی کۆمەڵاتیەکانیشیان زیاتر تونند و تۆڵ ئەکەنەوە جگەلەوەش ژەمێکی تەندروست و خۆش لێرە نۆش ئەکەن بۆیە ئێوەش لەگەڵمانە بینەر بن تا کۆتایی ئەم بڕگەیە ئەچینە لای هەریەک لەو کەسانی کە سەردانی ئەم شوێنە کللتوریان کردووە بابزانین بۆچوونی ئەوان چییە لەسەر ئەم بابەتە گرنگە و لە هەمان کاتە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش لێرە تا چەندە تونند و تۆڵ ئەبێتەوە بینەر بە. لسليماني بولاوا لقوي جابم لاوا أمري شغلاتي بوايا شواي الجيراوا مامۆستا عومەر پێم بڵێ خواردنی ژەمی نێوەڕۆ لەناو جێگە کللتوریەکانە تا چەندە چێژ بەخشە سپاس دەکەم بژیت تەبعاً خواردنی کفتە خواردنێکی کۆنی سلێمانی و بەتایبەتی سابوونکەران خواردنێکی خۆشی نادرە یعنی لە کەم شوێن ئەم خواردنە خۆشە هەیە لە وەکو لە سابوونکەران و لە سلێمانی هەیە ئێستا خاصەتەن ئێمەش لێرە دانیشتین وەکو شوێنێکی فۆلکلۆری و کولتوری کۆن یادکردنەوەی کۆنەکەینەوە و وەکو بە تامی جاران. زۆر باشە مامۆستا بابەتەکەی من لەسەر ئەوەشە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو ئەم شوێنە کللتوریانەیە پێ دوایە زیاتر تونند و تۆڵ و بەهێزتر ئەبێت تەبعاً ئەمە جار هەبووە چەند خێزانێک لە شاری سلێمانی هاتوون یا یەشێکیان لە دەرەوە هاتوۆتەوە حەزیان کردووە یادێکی 20 ساڵ 30 ساڵ تا 50 ساڵەمەوە پێش بکەنەوە لەم شوێنانە دانیشن بەنسبەت منەوە مەسەلەن لەمە شوێنەکە شوێن خۆم لێرە لە دایک بووم یادەوەریەکی زۆر خۆشە کەوا داهانیشی لە پاش 50 ساڵ لە هەمان شوێنە لە هەمان خواردن دروست ئەخۆیتەوە ئەخۆیت و اینجا یادی جارانەکەیتەوە. ئێستایەکێک لەو خاتون ئەزیزانە سەردانی ئەم جێگە کللتوریەی کردووە بابزانین بۆ چوونی ئەو چیە لەسەر بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاتێک سەردانی ئەم شوێنانەکەن خاتون یان سڵاو لێبێت زۆر سپاس پێم بڵێ تا چەندە دڵخۆشیت کە لەگەڵ ئەوەی ئەم دیمەنە جوانە ئەبینی لەم شوێنەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش لێرە بەهێزتر ئەبێت بەخێربیە خۆگیانەکەم سەرچاوم ئەرۆڵای زۆر دڵخۆشم بەجددی شوێنێکی زۆر خۆشە ینی زۆر هەیە منە ینی گەدیک تێرەکانە زۆر دڵە پێکرێتەوانێ هەر ئەوە نیە ئەم پارچە کللتوریانە لێرەکانە دام بدرێن ینی پارێزرێن ئێمە زۆربەی کات پشوویەکمانە بێدێن لێرە هەم نانێکی خۆش چایەکە خۆینەوانەیە کاتێکی خۆش بەسەر بین لەگەڵ عیلەکەمانە چۆن بۆ بیرتان کردەوە وەکو خێزانێک سەردانی ئەم شوێنە کللتوریە بکەن و ژەمێکی ناخواردنی نێوەڕۆ لێرەیان نۆش بکەن. زۆر سپاس بەڕێزە ئێمە نەک هەرم جارە ئەمە پێشتری ژاتوین بۆم شوێنانە و زۆر شوێنەکانمان بەلاو جوانە چونکە بێتە پەیوەندیشی باش لە بینی کەلتوری تازە و کۆنە ئێمە خۆمان زیاتر حەزمان لەوەیە کە شوێنەکان ببینین وەک لەگەڵەوەشە کۆبیتەوانێ نانێکە خۆی زۆر خۆشە دواتریش ئەم شوێنانە هەستێکی جیاوازتەیاتێ هەستەکەی کە شتێنێکە هەز بە مانەوەکەی حەزەکەی دووبارە بێتوانێ چونکە لەگەڵای کەلتور دووبارە بێتوانێ زۆر شتێکی جوانە لە بەلامەوە. هەبوونی ئەم جێگەیانە هەمیشە ناسنامە و مۆرکی شارەکەمان پیشان ئەیات لە هەمان کاتە ئەگەر هاتوو بۆ ساتێکیش بێت کاتێک گەینە ئەم
شوێنە کللتوریانە و گوزەرێک ئەکەین بەنێو بەشە جیاجیاکانە ئەومان بیر ئەخاتەوە کە ئێمە خاوەنی چه سەرمایەکی جوانی نیشتیمانین لەگەڵ ئەوەش پەیوەندیکی کۆمەڵایەتی گەرم و گۆڕ لەم جێگە کللتوریە زیاتر و زیاتر تند و تۆڵەکەینەوە.